زۆربوونی خۆڵ و خاشاک و فرۆشتنی گۆشتی مەڕ و ئاژەڵ لە شەقام و دەواازەکانی شار مەترسی لەسەر تەندروستی هاوڵاتیان و ژینگەی کەرکووک دروست کردووە. بۆ ئەو مەبەستە لیژنەکانی قایموقامەتی کەرکووک دەستیان کرد بە هەڵمەتێک بۆ پاکردنەوەی زبڵ و خاشاک و لەناوبردنی ئەو گۆشت فرۆشە سەفەریانەی بە شێوەیەکی نائاسایی گۆشت دەفرۆشن. ئەمڕۆ دەستمان کرد بە هەڵمەتێکی پاکردنەوەی ناوشار لە خۆڵ و خاشاک و زبڵ بە فەرمانی پارێزگاری کەرکووک و بەڕی 250 ملیۆن دیناری عێراقی بۆ ئەو هەڵمەتە تەرخان کراوە. هەڵمەتەکە بە هاوکاری 6 وێستگەی شارەوانی کەرکووک دەبێت، بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین هاوکارمان بن بۆ سەرکەوتنی هەڵمەتەکە و پاکردنەوەی شارەکە. هاوکات داوا لە دەستگاکانی ڕاگەیاندن دەکەین هاوکارمان بن لە وشیارکردنەوەی هاوڵاتیان بۆی زبڵ و خۆڵ و خاشاک بە شێوەیەکی ناشرین فڕێنە دەنە سەر شۆستە و شەقامەکان. لغرض توعية المواطنين عدم رمي الأنقاض. ڕۆژانە زیاتر لە 1000 تەن خۆڵ و خاشاک و زبڵ بە شێوەیەکی زانستی لە کەرکووک لەناو دەبرێن و ژێرخاک دەکرێن. بەرپرسی لیژنە هاوبەشەکانی قایموقامەتی کەرکووک ئاشکرای دەکات هەڵمەتەکە 3 مانگ دەخایەنێت و ئامانجلەی پاکردنەوەی ناوشار و ڕێگەگرتنە لەو کارە نایاسانەی بوونەتە هۆی پیسبوونی ژینگەی شارەکە. ئێمە قایمقامەتی کەرکووک هەدیارە لە سەرەتاوە ئێمە حەملەمان هەبووە بۆ ئاژەڵگردن، حەملەمان هەبووە بۆ تەجاوزات، حەملەمان هەبووە بۆ کۆمەڵێکی شکە، بەڵام ئەمڕۆ وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لەگەڵ قایمقام و هەموو سەرجەم ئەو قەتاعانەی کە لە کەرکووکن کە لە 6 قاتع پێکهاتوونە بۆیە لێژنەیەکی تازەمان پێکێناوە بۆ ماوەی 3 مانگ بەردەوام بین بۆ هەموو ئەو خۆڵ و خاشاکانی کەوا ناو شاری کەرکووکەیە بۆ پاکردنەوەی شاری کەرکووکە، بۆ بەژڕۆندی خەڵکیە، بۆ پاکردنەوەی ناو با بڵێن مەرکەزی کەرکووکە. بۆیە ئەم لێژنەیە بۆ ماوەی 3 مانگ بەردەوامە بێ بۆ سەرجەم ئەو پیسیانی کەوا لە دەوروپشتی خاصەیە و لە ناو شاری کەرکووک گشتی بۆی هەڵگیریە. جگە لەوەی ڕۆژانە سەدان تەن پیسی و خاشاک لەناو دەبرێن، بەڵام بەدەیان تەن پیسی لە دەواازەکانی کەرکووک لەلایەن هاوڵاتیانەوە فڕێ دەدرێن و سیمایەکی ناشرینی دروست کردووە. حکوومەتیش داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاریان بن بۆ پاکڕاگرتنی شارەکە. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.